میگاهمایر تازە لە گەشتێکی 3 ساڵیدا تەواو بووە بۆ سەرجەم شوێنەکان لە 490 پارکی خزمەتگوزاری نیشتیمانی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەو لە مۆنومنتی واشنگتن لە پایتەختەوە دەستی پێکرد و لە لینکۆڵن میمۆریال لە ناشنال مۆڵ کۆتایی پێهێنا. من نیکۆڵین میمۆریالم هەڵبژارد لەبەرەوەی من ویستم لەو ساتەی ئێستادا لێرە بڕوانمە ئەو شوێنەی کە لێوەی دەستم پێکردووە، شوێنێکی گونجاوە بۆ منداڵانی لینکۆڵن و نەبراسکا. و کۆتایی هێنان بەو گەشتە لای سەرکردەیەکی ناسراو بۆ مافەکانی تاکە کەسی. ئەمە دەبێتە توانایەک بۆ ئەو کەسانەی ڕەگەزی جیاوازیان هەیە کە بتوانن ئەو گەشتانە ئەنجام بدەن بە ڕۆڵێکی تازە و مۆدێرنەوە کە لە ڕاستیدا وا دەردەکەوێت بۆ سەرۆکێکی ناسراو لە فراوانکردنی ئەمریکا لەوەی کە هەمومان هەست بە یەکسانی بکەین. گەشتەکانی مایر هەموو ویلایەت و ناوچەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای گرتەوە بۆ تۆمارکردنی ژمارەیەکی پێوانەیی لە یەک گەشتی بەردەوامدا. لە جوانی و دێرینی گراند کانیۆنەوە بۆ سروشتی سەرنجڕاکێشی لا پارکی نیشتیمانی بەردەزەردەکان یەلۆستۆن ناشنال پارک، هەروەها ئەو بە دەریای کاریباندا تێپەڕیوە لە ئەمریکا و بە سەربەرزترین لووتکەدا ڕۆیشتووە لە بیابانەکانی ویلایەتی تێکساس و بە دوواداچوونی بۆ شکەوتە نادیارەکانی ئەمریکا کردووە، هەروەها ڕێگاکانی ڕەسەنی ئەمریکای بەپێ بڕیوە و سەردانی مەیدانی جەنگەکانی ئەمریکای کردووە کە پێشتر سەربازانی ئەمریکا زیاتر لە 1.5 لەمەوبەر لەو شوێنانەدا خوێنیان ڕۆشتووە. بۆ 3 ساڵە ئەو ماڵەکەمە. بەگشتی ئەو بە درێژایی زیاتر لە 300,000 کیلومتر گەشتی کردووە. یەکێک لەو پارکانەی کە سەرنجی مایری زۆر ڕاکێشاوە مۆنومنتی نیشتیمانی دیناسوارە لە سنووری ویلایەتی یۆتا و کۆلۆرادۆ. یەکەمین شت کە کردم چوومە ناوەڕاستی قوڵایی باخچەکە، پاشان بەرەو ترۆپکی سەروی باخچەکە ڕۆیشتم و سێری خوارەوەم کرد. ئەوەی بینیم باوەڕ پێ نەکراو بوو، بە شێوەیەکی چڕۆپڕ بوو، دۆڵی سەوز کە شاخەکان لە سەرویانەوە بوون و لەژێر ئەوانەشەوە گەروی یەکجار زۆر هەن کە بۆ ماوەی چەندین سەدەیە بەردی هێجگار زۆری تیادادانراوە کە بە شێوەیەکی پێچاوپێچ دروستکراوە. لە دوای چەند مانگێکی تر پاشانێکێکی تر لەو پارکانێکە سەرنجی ڕاکێشا بوو پارکی نەتەوەی بادلاندز لە باشووری ڕۆژاوی ویلایەتی داکۆتایە. ئەوەی کە تۆ دەیبینی بە شێوەیەکی بنەڕەتی هەمووی پیسیە. زەویەکە لە ژێرەوە وەک مێرگوای و بێزارت دەکات، بەڵام ئێمە بەدەگمەن دەڕوانینە ئەو بەردانەی لەوێدا هەن کە بە شێوەیەکی باوەڕ پێنەکراو بەرد هەیە و ڕەنگی خۆی دەگۆڕێت. ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی کە تۆ لە چ کاتێکی ڕۆژدا لەوێیت. سەرڕایەوەی ڕوبەڕووی زۆر گرفت بۆتەوە لە ماوەی سەرکێشیەکانیدا. میگاه دەڵێ زۆر دڵخۆشم و ئاسوودەم کە توانیم لە کۆتاییدا ببم بە شەرەفێک بۆ باوکم ئەوەی کە هانیدام خۆشەویستیم بۆ گەشتەکە زیاتر بێت و بۆ چەندین شتی تریش. بە درێژایی ماوەی هەموو گەشتەکەم کە لە جوانترین شوێنەکانی ئەمریکاوە دەستم پێکرد کە شتێک پێشکەش بکەم کە ئەمە لە ڕاستیدا هیچ مانایشی نییە کە تۆ کەسێک لەگەڵتدا هاوبەشی نەکات. من هەست دەکەم کە شکۆمەندیەکم بۆ باوکم و شکۆمەندیەک لە پەیوەندیەکاندا فێر بووم کە ئێستا هەنگاو بەرەو پێشەوە دەنێم و هێزێک هەستم دەبزوێنێ.